شوورێکی مەنتیقەکەی خۆت بخۆی چونکە دوجار ئاراستی داواکاریەکانی خەڵک لە تۆیە تۆ بە حکومەت دەزانێ تۆ لەسەرەوە بێ حکومەت دەسەڵات و داهاتێ باتێ ئیمکانیەتێ باتێ و چاودێری وردێ بکە لەلایەن قەزاوە لەلایەن محکەمەی ئیداریەوە ئیدعای عامەوە دەستەی نەزاهەوە داواکاری گشتیەوە ئیعلامەوە ڕێکخراوی مەدەنیەوە حیزبی سیاسیەوە نوخبەوە بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەم کارانە جێبەجێ بکەین کە ئێمە بەڕاستی لەمەیە گرفتمان هەیە بۆ ئێمە چۆن ئەمە جێبەجێ بکەین لە ڕووی یاساییەوە کارەکە ئاسانە سێ خطۆی ئەوێ کە ئێمەمان بە ئاشکرایی لە ئەنجومەنی پارێزگاش لە کاتی ئێمە و لە ئێستاش پشتیوانی کراوە و لە کاتی پارێزگاریمان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ژووتومانە یەکەمیان ئێمە یاسای ژمارەسەی ساڵی 2009مان هەیە کە ئەم یاسایە بەداخەوە جێبەجێ نەکراوە و بەشێکی گەورە لە لامەرکەزیتیایە ئەگەر بە شێوەیەکی شکلیش بێ وەکو ئەسوە یا کەمترین بڕوا متمانە بە لامەرکەزی بەڵامتیایەتی خطوی یەکەمە بێ حکومەتی هەرێمی کوردستان بڕیار بات کە یاسای ژمارەسەی ساڵی 2009 وەکو خۆی جێبەجێکە بەڕێزان ئەم یاسایە لەگەڵ یاسای ژمارە 4 کە ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکانی پێ هەڵبژێردراون لە 2004ەوە ئیتر کە ئەنجومەنەکان دروست بوونەتەوە پەکخراوە هەر ئەو ساڵە بە بەیانی ژمارەیەکی ساڵی 2014 وەزارەتی ناوخۆ بۆ بە بەدیلی ئەم یاسایە ئەم بەیانەش جگە لە هەنێ ئیجراعاتی ئیداری زۆر کەم کە دەسەڵاتی هەر سەرۆک فەرمانبەرانێکە لە بەشەکەی نەک بەڕێوەبەری دائیرەکە جێبەجێکە بۆ نمونە مۆڵەتی 3 ڕۆژەیە بە فەرمانبەرەکەی مۆڵەتی دایکایەتیە بەو خوشکەی کە پێویستی بە مۆڵەتی دایکایەتی هەیە ئەگەر ئامادە نەبوو غایبیەیە ئەگەر نازانم هەڵەی کردووە ئەکا ئەگەرەوە ڕۆژ ئامادە نەبوو وای لێ لە جەریدای ئیعلانیەکە يعني يك دەسەڵاتی مالی و یەک دەسەڵاتی قانونی و یەک دەسەڵاتی ئیداری مالی ڕاستەقینە بۆ پێشکەشکردنی خەدەمات و دروستکردنی دەرفەتی کار و بژانەوەی بازار و سەرمایەگوزاری و بەرهێنان لەم بەیانەیە نییە ئەم بەیانە هاتۆ تا ساڵی 2018 لە 2018 هەوڵی زۆرمانە تعدیلێکی زۆر بچووکی تیاکراوە بەیانی ژمارەیەکی ساڵی 2018 پێدەرچووە تا ئەم دەقەی من قسە لەگەڵ ئێوەی بەڕێزەکەم پارێزگاکان و یەکە کارژێڕەکان بە بەیانی ژمارەیەکی ساڵی 2018 کە ئەمە بۆ 4 ساڵە تازە ئەکرێتەوە ئیداری پارێزگاکانمانی کە وەکو وتم هیچ دەسەڵاتێکی دارایی و هیچ دەسەڵاتێکی یاسایی و هیچ دەسەڵاتێکی استثماری و هیچ دەسەڵاتێکی خەدەمی و هیچ دەسەڵاتێکی ئەمنیتیان نییە حتا ئەوەی کە بەیە ماڵێنەوە سەرۆکی لیژنەی ئارامی پارێزگای سلێمانین ئێمە بەم لە ژڕەی خۆمان و بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە ئەمنیەکان و ئارامیەکان و هێزە سیاسیەکان چوینەتە ژێرباری ئەمە کە ئەمنی عام پارێزی نەگینا لەم بەیانەیە ئەوەشیتیانە یعنی من لێدا ناشاردوو بە هیچ نەوعێ هەموو داهاتەکان تۆ بەرپرسی کۆیکەیتەوە بەڵام خەرجەکانیشە بۆ دانراوە چۆنی خەرج بکەیت اینجا ئەمە یەکەم شت ئەوەیە ئەم یاسایە لە قۆناغی یەکەما کە ئێمە بەڕێز وەزیری ناوکۆ پشتیوانیان بۆ چوونەی کرد و لە ساڵی 2018 کە کابینەی تازە هاتووە ئەم داوای یاوە بە ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئەم دەقەی من قسە لەگەڵ ئێواکەم جوابی ئەم نووسراوی وەزارەتی ناوخۆ نەهاتوۆتەوە کە یاسای سێ جێبەجێ بکرێ طبعا یاسای سێ جێبەجێ بکرێ 6 نوع داهات یەتە بەردەست پارێزگا و ئەنجومەنی پارێزگا هەر لەوەیە تۆ توانی هەنێ خطوە بنی حاڵت خطوەی دووهەم ئەوەیە ئەبێ هەمواری یاسای ژمارە سێ بکرێ بەڕێزە ئەگەر هەموار نەکرێ ئەم یاسایی ساڵی 2014 کە 2009 دەرچووە بەڕێزان داخوازی ئەمڕۆی خەڵک وەڵام نایەتەوە چونکە یاسایە کە لە 2009 دەنگی لەسەر دراوە و تەجمید کراوە تا هەڵبژاردنەکانی 34 2014 پێکراوە و یەک جاریش بۆ ئینتیخاباتەکە بەکارهێنراوە داخراوەتەوە بەڕاستی ئەبێ ئەم یاسایەش هەموار بکرێت خطوەی سێهەم ئەبێ یاسای ئەنجومەنی وەزیران و هەموو وەزارەتەکان لەسەر بنەمای یاسای ژمارە سێ هەموار بکرێت چونکە هەموویان مەرکەزین یاسای سێ لا مەرکەزیە لێ یاسای سێ ئامادەیەکی تایە ئەڵێ هەر مادەیەک و تعلیماتێکی ئیتیحادی یان هەرێم دەرچوو و تەعەڕوزی کرد بە یاسای ژمارە سێ ئەولەویەت بۆ یاسای فیدراڵی و یاسای هەرێمی کوردستان یاسای حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکانە کەواتە بە نەتیجە شتێک نییە ناوی لا مەرکەزی بێت چونکە بەڵێ تەعەڕوزەکە لە هەموو تەعەڕوزانەشە ئەولەویەت بۆ ئەوانە بۆ ئەمە ئێستاکە بۆ بە داخوازیەک بەڵێ ئەم داخوازیە سیاسیە بەڕاستی بە هیچ جۆرێک بۆ ئەوە نییە ئێمە بزانین داهاتی خۆمان چەنە خۆمە دەوڵەت جیا ناکەینەوە بەڕێزان یعنی ئێمە نابێت شتەکە لە خۆمان ئاڵۆزکەین ئێمە نامانەوێت دەوڵەت جیاکەینەوە کە من دڵنیادانەکەمەوە داهاتی سلێمانی بە مەنتیقیش و بە ڕەقەمیش ئەگەر لی نەبرێ کە کەوت لۆپە لەم لاولانەی بە ئەگەر هێزە سیاسیەکان
بتوانێکی تەواو بە ئیدارەکە بکەن و بۆ خەرجی منتیقەکە خەرج بکرێ لە هەموو پارێزگاکانی تر زیاترە بەڕێزە. یعنی منطقی تیان نییە سلێمانی گەورەترین وحدەی ئیداریە لە عێراقا، 16 قەزای هەیە، 46 ناحیەی هەیە، 2528 گوندی هەیە، 6 دەروازەی لەگەڵ ئێرانە هەیە، فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەیە، گەورەترین نیسبەتی غاز لەم منطقەیە، نەوتی تایە، ئەم هەموو ئیسیسماراتی تایە، ئەم هەموو عقاراتی تایە کەچی ئێمە پێمان وابێ داهاتی ئێرە کەمترە. نەخێر ئەو ڕقەمانەی کە تۆمار کراون ئەو بەیاناتانن کە لە مؤسساتی دەوڵەتەوە تۆمار کراون ئەو ڕقەمانە دراوە بە حکومەتی هەرێمی کوردستان. بەڕاستی لەم حکومەتەیە چۆن کاک حاکم زۆر جوان باسی کرد کە تا ئیستا لە سەر قەزاش کە بەڕاستی ئەوە مەدرسێکی گەورەیە ئێمە لە محکەمەی تەمیز متمانە بە قەزانە بێت ئیتر ئەبێت تاوانبارێکی داماوە ئەبێ ئێمەیەک لێرە ئەبێ پەیامێرێ ڕۆژنامەنووسێ ئەگەر میدیایەک چۆن بڕوانێتە ئەو مؤسسەی کە ئێمە پێمان وایە ترازۆکە دایم هەوڵەیات هاوسەنگ بێ، یعنی لە هەموو بارودۆخێکا چووکەوە دوجار کەرامەتی ئینسانە مافی ئینسانە کابێ بپارێزرێ، بەڵام ئەو ڕاستەقینەیە کە فەرمووی ئەمەی کە لێرە هەیە بەو دوو حاڵەتی کە هەمانە لێچوونمان هەیە بەهادەردانمان هەیە ئەبێ بە باشی کۆی بکەینەوە. من یەک نمونەی عملی بە ئێوەی باڕێزێن تا ساڵی 2005 کە ئیدارەیەکی نەگرتوێتەوە ئەم منطقەیە لە بانیمەقانەوە قەسفی چەمچەماڵ و شوان و قادرکەرەم و تەکی جەباری کراوە، لە جەلولاو خانەقین و سعدیە مشکیلە هەبووە، مەرزەکانمان داخراون، بەس باشماخ و برایم خەلیلمان هەبووە، فڕۆکەخانە بەو کارایی ئیستانە بەو کارگۆکەی بەو شێوەی ئیستانە بووە، ئەسڵەن ئیسیسمارات و عقارات بەو شێوەیە نەبووە کە هەبووە، داهاتی ناوخۆ کەم بووە، خەڵک بەردەوام دامەزراوە، هیچ کەسێکیش تەقاعود نەکراوە، بۆچی بوجە بەشی کردووە؟ ئەی ئیسا ئێمە ئەم هەموو مەسادیرەمان هەیە، هەرچی مەسادیری پارە پەیاکردن لە عالەما هەیە ئێمە هەمانە، یەک شتمان نییە، پارەمان نییە، کەواتە ئێمە مشکلەی عەقڵمان هەیە، مشکلەی گیرفانمان نییە. حکومەتی هەرێمی کوردستان من پێشنیازم کردووە بێ ئەنجومەنێکی بیرمەندانی کوردستان دانێ، کۆمەڵێ دانێنێ ئیمتیازاتیان هەبێ، نە پارەیان بوێ، نە شتیان بوێ، بیر بۆ حکومەت بکەنەوە، ئەبێ حکومەت گوێیان لێ بگرێت، چونکە حکومەت مەشغوڵ بۆ بە ئیدارەدانی قەیرانەوە، ئەم کابینەیە کابینەی قەیرانە، بەڵام توانای بیرکردنەوەی لاواز بووە. زۆر جار ئەوەنە بە خراپی دەست بۆ شتەکانە با ئەبێ پێی بڵێ چاکی مەگە با خراپ نەبێ، وازی لێ بێنە بارۆکوی خۆی وابێ، بۆ قەیرانی تر دروستەکە، بە قەیران لەژاتی قەیرانە بۆ چارەسەرکە، بە قەیران قەیرانێکی ترێ بۆ ئەهێنێتەکایەوە. بە کورتیەکەی بەڵێ لامەرکەزیەت وا ئەکات کە خەدەمات زیاد بێ، ئیسیسمارات زیاد بێ، داهات زیاد بێ، شەفافێت زیاد بێ، لێپرسینەوە زیاد بێ، گەندەڵی کەم بێتەوە، ساختەکاری کەم بێتەوە، بەهادەردان کەم بێتەوە، شعور بە خۆت بکەیت، شێبڕشێ لە بینی شارەکانە دروست بێ، سوود لەو سەرمایە مرۆیی و سروشتیە پێی کە لە مەنتیقەکەدا هەیە و ئەمانەش تەقوی هەیکلیەتی حکومەتی هەرێمی کوردستانەکە، لەوانەیە دەسەڵاتدارێتی لاوازکە، بەڵام دەوڵەتداری بەهێزەکە. ئێمە گرفتێکمان هەیە لە وڵاتی خۆمانە، لە ئیستایە حیزبە سیاسیەکان، پەرلەمان، ئەنجومەی نوێنەران، ئەنجومەنی پارێزگا، ئیداراتی محەلی، هاوڵاتی، میدیا، مەحاکیم بڕوای بەلامەرکەزیە، بەڵام بە وەزیرەکانی هەمومان و ئەنجومەنی وەزیرانمانەوە بڕوایان بەلامەرکەزی نییە. من بە ئاشکرا پێتانەڵێم ئەمە گرفتەکەیە، ئەوان پێیان وایە دەسەڵاتی وەزیرێکەمە بێتەوە یە بۆ هەڤاڵ، نە بۆ منە نەهی ئەوە، ئەمە ئیدارەدانی خەڵکە، خۆ من لەویان نامێنمەوە، خۆ ئەویش لەویان نامێنێتەوە، بۆیە نابێت کە زوا هەسکا، مهم ئەوەیە خەدەمات چی دێت، دامەزراندن چی دێت، عەدالەت چی دێت، بە یەکسەیرانیکردنی ناوچەکان، ئیسیسمار چی دێت، دەرفەتی کار چی دێت، بوژانەوە چی دێت. من لەو بڕوایان حکومەتی هەرێمی کوردستانیش لە نێوان لایەنە سیاسیەکانە گرفتیان هەیە. حکومەت داهاتی ڕسمی لە ڕێی حکومەتەوە کۆکرێتەوە، نوێنەرانی حکومەت لە حیزبا من بەڕاستی ئەمە کۆنگرەیەکا بێ دەرچین بە نەتیجە، ئیدارێکە نابێ بۆ قسە دانیشت بین. منە بێ ڕاستیەکەتان پێ بڵێم بۆی بڕیاری ڕاست بن. ئەوانەی لە ئیدارەیان لە لایەنە سیاسیەکان لەم سێ لایەنە نایانەوێ پارەی دەوڵەت بکوێتە بەردەم لایەنە سیاسیەکان و مەنتیقەکەیان. من لێتان ناشار بوو، چکە ئێستا ئێمە لە سلێمانی داهاتمان زۆرە، لە هەولێر 57ەکەی خەرجەکرێ، لە سلێمانی 40ەکە خەرج ناکرێ، یعنی ئێمە ڕازگۆ بین لەوەیە. تا ئێستا لە لامەرکەزی بەقووەترمان هەیە، لامەرکەزی قەزائیمان لە لامەرکەزی بەقووەترمان هەیە، چکە هێشتا کاک حاکمەڵێ دوو زۆنین لە ڕووی داراییەوە ئەو لە 143 بە ڕەقەمە ڕواتەوە بە سیولە ناڕواتەوە، ئەکرێ وەکو هەولێر بخرێتە ئیسیسمارات و بوژانەوەوە، و لەو پارەی کە لێرە هەیە پێویست بەشێک لە 143 بۆ موچە ئەڕوا، کە ئێمە لەوە قازانجمانە کە موچەیە نەقسی هەیە، 57 ئەو ساتان و 186 بۆ ئێمە زەرەرمان بووە، 57 دراوە بە زۆنی ئەولاد، 43 دراوە بە ئێمە. ئیستا لەمەیە ئێمە قازانجمانە 57
ئەوان تەمویلی موچەی پێەکەن 43 ئێمە تەمویلی موچەی پێەکەین بۆیە بەڕاستی ئەگەر دەست نەخینە سەر برینەکان هەردا بنیشین ناگەینە نەتیجە بۆیە من تکاتان لێ یەکەم ئەمە دەردەکانمانە ورن بابێکەوە چارەسەریکەین واللهی نە ئەمانەیە حکومەتی هەرێمی کوردستان زەعیفکەین نە ئەمانەیە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیر و وەزیرەکان کەم بکەینەوە نە ئەمانەیە کوردستان لە بکەین نە ئەمانەوێ جوگرافیای سیاسی بکەین نە هیچ جوغرافی بکەین ئەمانەوێ ئەو خەڵکەی ئەو کەمەندامەیەتە بەرپارێزگا ئەو قایمقامانی کەیسا لێرن ماڵەکەشیان و ئیدارەکەشیان سوتاون و بەس دەبڵێکی 2003 ئەچێ بۆ گەرمک ڕۆژی 10 جار ئەبێ سیانی بکە ئەو پۆلیسی دارستانی لە مایەکە 50 لیتر بنزین وەرەگرێ مۆدیلی سیارەکەی 2009 یەک لە سلێمانی بە کارتی زیرەک تیەکا لە بەرەوەی لە چوارتا بنزیخانە نییە بە کارتی زیرەک 20 لیتر لە ڕێگاکە ئەڕوا کە خەڵکە چێ ڕاوەکە بیر لێ ئەیادارە بڕێداگرەکەوێتەوە من پێڵێم یا فەرماندەکەی پێڵێ بچۆبی بژێنەرەوەڵێ بە چی بچم بە کام سیارەیە بچم بەڕێزان ئێمە 15 ساڵە کەسیان بۆ دانەمەزرانن لە ئاسایش و پۆلیس و لیوای یەک و مرور لە ڕائید کەمترمان نییە ئەمە کێشەیەکی گەورەیە بڕۆن سێری پاسەوانی سنوورکەن تەمەنیان هەمووی لە تەمەنی باوکمایە من نقطە سفرەکان هەموویم بەسەر کردوێتەوە کلاشنکۆفێکی پێیە دەوڵێکی 2005 پێیە شایان لێ ناوە من بۆم ژێڕاون لە هەمویان مناڵتر بووم قاچاقچیەکەیت میگزەمینێکی 2020 پێیە بیکەیسیەک لە سیارەکەیەتی وەکو تیسکەی تفەنگ ئەڕوات گەنجە لێ یەخورێت تەمەنی 20 ساڵە ئەمە چۆن نەتوانێت قاچاقی حدود بۆ تۆ بگرێت ئەمە چۆن نەتوانێت کۆنتڕۆڵی حدود بۆ تۆ بکە ئێمە 528 کیلۆمەتر درێژی سنوورمان لەگەڵ ئێرانە هەیە بەڕێزان 50 خاڵی ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە دڵنیاتانەکەم من تەواو بوو دڵنیاتانەکەم ئەگەر ئێمە جددی بین لە مەوزوعی لامەرکەزیەتە کە من دڵنیاتانەکەمەوە هەولێر و دهۆکیش معاناتیان هەیە معاناتی دهۆک لە هەولێر زیاترە لە هەولێر خەدەمات و استثمارات زیاترە بەڵام ئیدارە نایکا وەزارە دەیکەن بەڕێزان ئەبێرەوە لە یەک جاکەینەوە ئەسڵەن ئیداری پارێزگای هەولێر لە سەردەمی ڕەحمەتی کاکتۆر فرسە سۆفیا معاناتی زۆر لە ئێمە زیاتر بوو دەسەڵاتەکانی من لێتان ناشارمەوە لە دەسەڵاتی هەولێر و دهۆک وەڵەبجە زیاترن دوای ئەوەی لەگەڵ سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزارەتەکان قسەمان کردووە هەنێ دەسەڵاتمان وەرگرتووە کە ئیسا بەداخەوە تا پارە هەبوو دەسەڵاتیان نایینە ئیسا دەسەڵاتیان ناوینە تێ پارە نییە ناتوانین نیشەکان بکەین ئەبێ هەمووی چاپ بکەینەوە من بە حکومەتی هەرێمی کوردستانم وتووە پارەمان ناوێت تەنیا دەسەڵاتی حەقیقیمان بنێ ئێمە ئەتوانین بەشی زۆری ئیشەکانی خۆمان بەرین بەڕێوە کەسیش نابێ پێی وابێ لەبەری نەوت زیاتر لەوێ دەرەهێنێت نەوت سەروەیەکی وەتەنیە معقولە خەڵک لە بەسڕە داوای نەوتی کوردستان کە من لە سلێمانی لەبەرەوەی جەنابەت نەهاتووی استثماراتی شەریکاتی نەوت لێرە بکەی من باجەکەی بەم بۆچی من باجەکەی بم باشە بۆ خەڵکی ئەنبار داواکە کە 6 ساڵە لێرە ئێمە تا ئێستا 250,000 ئاوارە ماوەتەوە حەقی هەبێ ئەی بۆچی خەڵکی هەڵەبجە حەقی نەبێ ئەی گەرمیان بۆ حەقی نەبێ کە هەرچی 8 ئەنفال کراوە 7 لە مەنتیقەی ئێمە بۆ بەڕێزان هەرچی پایتەختی شەهیدانە ئەنفالە کارەساتباریە نەکبەتیە ئێمە پایتەختەکەین لە دەستکەوتەکانە بە نەوعێکی ترە من زۆر سوپاسی ئەم دیدارە ئەەکەم تکاتان لێکە من قسانە معلوماتن ڕەنین کە من یاومە و بەرپرسیارم لێیان ئەبێ دابنیشین بە جددی لایەنە سیاسیەکانمان کە ئیدعایەکە ئەبێ بە حکومەت و دوێنێرەکانیشی بڵێ لە کابینەکەیە کە کاری بۆ بکەن و سوڵتەی قەزایی ئێمە تەنیا بۆ ئەوەمانەوێت بەڵێ ئەمە لادان نییە لە قەزا قانون ڕێئەیات لامەرکەزی هەبێ ئیدارە ڕێئەیات مالیە ڕێئەیات و من دڵنیاتانەکەمەوە داهاتی حکومەت زیاتەکەین خەرجی کەمەکەینەوە و ئەمن و ئاسایش باشترە بێ بژانەوە هەلی کار باشترە بێ سەرفراز بێ دەستخۆش دکتۆر هەواڵە بەکەر پارێزگای سلێمانی من پشتیوانی سەکانی هەستێ بە مۆستۆ پارێزەکان ڕاستی بە هیچ شێوازێک ئێمە کار ناکەین بۆ دەسەڵات لاواز بێت بەڵکو هیچ بۆوەکی خزمەتگوزاری زیاتر بۆ ڕزامەندی خەڵک زیاتر بێت دیداری ئەمەش بە دڵنیاییەوە ڕاستپاردەکانی یەکێک لە ناوی پێ ڕاستی هەموو لایەنەکانی یەکێک بە ناوی ڕاستپاردەکانی ئیداری سلێمانی بۆ لامەرکەزی ئێستا من ناو وەرگرم بۆ ناوەرگرم بۆ مداخلاتانی گەگرێت من هەر مداخلەی بوو لە قەباشە هەموومان توانین و ئێستا ئەم ناوانەی کە لەبەرمانە خەڵاتی و دکتۆر باید